من ناوم شوق نسرين هربا شوق نسرين ناسراوم بإشاكموا شوار مناڵم هەیە دوو کچ و دوو کوڕمەیە ماوەی 6 ساڵە لەم جادەیە ئیشی ناوسازی و نان و ئەو شتانە ئەەکەم بەس ئەمە 2 ساڵە مەشکەوتۆی کوردیشم پێیە تقریبی لە 2015 بۆ 16 خەریکی ئیشی نانکردنم لە کارگەکانە دەستم پێکرد کرێکار بووم ئیتر سوپاس بۆخوا ئەمە چەند ساڵەکە ئیشی خۆمە ئیشەکە لە ماڵەوە خۆم دوکانێکم هەیە لە ماڵی خۆمایە ئیشەکانی تیا ئەەکەم شتەکانم حازر ئەەکەم ڕۆژانە بەم سارێ دێمە دەروانێ بۆ ئیشوکارەکانم پێش ئەم سارێکی ترمە بوو ئیشەکەم بچووک بوو وردە وردە ئیشەکەم گەورە سوپاس بۆخوا. سعات یەکێم بۆ سەر جادە لێرە مەشکە هەڵەواسم سێپاکەی بۆ تەرتیبەکەم لەگەڵ مناڵەکانمە ڕۆژانە سێپاکەم مەزبوط دەکەم و مەشکەکە هەڵەواسم ئیتر ماستی کوردیم پێیە ڕۆنەکەیم پێیە هەر لێرە ناوسازیەکەم ئەەکەم بەس لە ماڵەوە هەویری ناوسازیەکەم حازرەکەم 2 سعات پێشەوەی بێمە سەر جادە. ئەم ڕەمەزانە خورمان پێیە ماستە دۆیە ڕۆنەکەرەی کوردیم پێیە ناوسازیم پێیە نانم پێیە ئەو مەجموعەشتم پێیە تر خەڵک زۆر تەڵەباتی هینم لێ ئەکات کەلانە بەس فریان ناکەوم کەسێکی کەی وەک خۆم ئاوا لە ڕەمەزانە بێتە سەر جادە لەگەڵم دەستم ناکەوێت ئێتە خۆشم فریان ناکەوم. خەڵک زۆر معجیبە بە ئیشەکانم بە کاروباری ڕۆژانەم و بە ساقێتێکەم زۆر پرسیارم لێ ئەەکەن تاسەور ناکەن کە بەخۆم بێ چەند جار لێرە سوتفەی کردووە شارەوانی هاتووە ئیزنی یاوین کە لەم جادەیە نەوەستین پێیان وتم ساقەکەت بانکە بە سیارەکە بەرێ مە سارەی خۆمە ساقم نییە ئەیتر زۆر ڕوبەڕووی ئەو قسانە ئەبمەوە دەستخۆشیم لێ ئەکرێ زۆر. ڕۆژانە سعات دە هەڵەستم لە ماڵەوە هەویرەکەم ئەشێلم بۆ ئەوەی هەڵبێ بۆ سەر جادە ئیتر هەنێ ئیشی ماڵەکەم بەس کچەکەم چێشونانی ئێوارەمان بۆ حازرەکات دواتر شتە پێشمەوە و دێمە سەر جادە کە هاتمە سەر جادە تا سعات 6:30 و لێرەم ئیتر لە دوای 6:30 کە ئەڕۆمەوە بۆ ماڵەوە ئێواران فریان ناکەم بچمە سەر سفرە لەگەڵیان پێش هەموو شتێکە ئەڕۆمەوە بۆ ماڵەوە یەکەم شت دەچمە دوکانەکەم خەریکی بونکەکانمە بن خەریکی بەڵێ لە ماڵی خۆمە دوکانێکم هەیە بۆ ئیشی نانکردنەکەم ئەچمە دوکانەکە خەریکی گونەگرتنەکانم ئەبن بۆ شاگردەکانم بە دەرهەق مانگی ڕەمەزان 2 شاگردم هەیە شەوانە نانەکەم بۆ ئەکەن خۆشم ئەبێ خەریکی مەشکەژەندن بم چونکە فریان ناکەوم لەبەرەوەی لە دوای بانک کە ئەڕۆمەوانێ دوای گونەگرتنەکانم ئەبێ خەریکی مەشکەژەندن بم شەوانە مەشکە ئەژەنم 2 مەشکەی کەشم هەیە لە ماڵەوە
پڕیانەکەم لە دۆ دایانەنێم بە ژەندراوی بۆ ئەوەی تاموبۆنی خۆشتر بێ چونکە یەکسەر بیکەمە نایلۆنەوە تاموبۆنی مەشکەکەی لێ نایە هەر لە مەشکەکەیە ئەی هێڵمەوانێ